تۆم هەر لەبیرە یەکێکە لە بەرهەمە نوێیەکانی شاعیر و نووسەر و وەرگێڕ فاروق فەرهادە کە تیایدا وتار و نامە و دەستنووسەکانی شاعیر هێمن موکوریانی تیادا بڵاوکراوەتەوە. بێگومان ئەم نامانە یاخود ئەم دەستنووسانە یاخود ئەم کۆبەرهەمانە لا 25 وتار و نامە و هەروەها زۆر لێکۆڵینەوە و هەروەها زۆر بابەتی تریتایە کە تایبەتە بە ژیان و باوێزگەکانی هێمن موکوریانی کە تیایدا بڵاوکراوەتەوە لەم کتێبە نوێیەدا. تۆم هەر لەبیرە ناونیشانی نوێترین بەرهەمی نووسەر و لێکۆڵەر فاروق فەرهادە کە لە 25 وتار و نامە و دەستنووسی شاعیری کورد هێمن موکریانی پێکهاتووە و بڵاوکرایەوە. کتێبەکە لەلایەن نووسەر و لێکۆڵەر فاروق فەرهاد بڵاوکراوەتەوە و دەستگای پەخش و چاپی ڕاژە لە ڕۆژهەڵاتی کوردستان چاپی کردووە. لەم کتێبەدا جگە لە دەستنووس چەندین وێنەی دەگمەنی مامۆستا هێمن موکریانی بەرچاوەکەوێت.